كاك السلام عليكم. او فيديو فێرکاریە لە بۆ ئەوانی داوای ئەوەیان کردبوو کە کوبە چارپەنجەی گەمەی دەکەیت. خوتۆ بە خوتۆ هەمووی باز دەکەین کە کۆنتترۆلەکەی کودانی و لە چی دانی باشە و هەموو شت. ئێستا ئەوەش کۆنتترۆلەکەی بە کۆنتترۆلەکەی پیشان ئەوە سکۆپگرتنەوەی احتیادی خۆلارکردنەوەی چەپ. ئەو پەنجە لە بۆ سکۆپگرتنەوەی احتیادی و خۆلارکردنەوەی چەپە و ئەو پەنجەی شادەی دەستە ڕاست لە بۆ پاڵکەوتن لەگەڵ خۆلارکردنەوەی ڕاست. زانە دەتانی تەقەی بکەی لە کاتی تەقەکردنەکەی زۆر بە احتیادی یان زۆر بە ئاسانی دەتانی سکۆوی بگریەوە. ئەو دوو پەنجەش ئەوە تەقەکردنە سکۆپ گۆڕینە جەمپکردنە با جەمپکردنەکەی بە هەمی تۆخکەم وەبی بە جوین دیاربی. ئەو پەنجەیە لە بۆ جەمپی بەکاردێ، لە بۆ سیلاح پڕکردنەوە سوارکردنەوە بەکاردێ، لە بۆ تەقەکردن، لە بۆ دانیشتن. و ئەو پەنجەیەش بەس ینی لە بۆ جوڵانە. شتێکی زۆر مهم هەیە، ئێستا زۆر کەس هەیە ئەوەی بەکار ناینی یەک جار سکۆبیدا دەگری تەواو. بەس ئێستا ئیمن کووە ئەمن دەست لەسەدا دەنێم ئەگە بەردەم سکۆبەکە دەڕوە تەماشا یا ئەو لارکردنەوە بەردەم سکۆبەکە دەڕوە. ئەوە لە چیە؟ لە سێتینگ سکۆپ مۆد هەیە لەگەڵ لین مۆد، هەردووچی ئینگۆ ئێستا تابە، هەردووچی بکەنە میکس، هەردووچی بکە میکس، هەم ئەوە ئیش دەکە یعنی یەک تابەکە ئیش دەکە و هەم دەستیش دەسەدانی ئیش دەکە. لە کاتی تەقەکردن تەماشا دەستم ئێوە لەسەر جایرۆسکۆبیش ئەمن جایرۆسکۆبم always on هەموو کاتەکەوانە ینی مۆبایلم هە کاتێک بسوڕێنم لە سکۆبی بسوڕێنم لە بێسکۆبی بیسوڕێنم هەر ئۆنە. سوودی جایرۆسکۆبەکەی تەماشا ڕیکۆردکردن ئەو بە سکۆبی 6 بە سکۆبەی 6 جەما دووە کێبڵ ئەو جێ چ شەئەم بی چ هێدسێت بی هێدفۆن بی هەچێک بی یعنی زۆر ئیسیفادە هەیە لە بۆ چ مەبەستم کێبڵەکەیە بە تەئکید هێدسێت بی لە بۆی کە جێ لە خەڵکی و لە شتیوە ئەوە ئیسیفادەی خۆی هەیە، بەس مەبەستم لەو کێبڵەیە کە دەستت گیر دەکات. لە بۆ چارپەنجەی ئەتوو دەبی مەفروزە دەستت سابت بی، دەستت ئێستا پەنجەم وچی شەفتی لێ هاتیە یعنی چونکە زۆر تەواوەها گیرم کردیە بۆ واستەی وەی ئێستا لە بیدایەتی ڤیدیۆکەی کێبڵی پێوە نەبوو چونکە لە کافتریایمە، بەس ئێستا ئەو کێبڵەمان هینە بەس لە بۆی ڕوونیکەینەوە. ئەها پەنجەم ئەها گیرە تەواو گیر دەکەم وچی وەی وایە ئەو مۆبایلە بیتە دەستک، ئەو مۆبایلە ڕاست بیتە دەستک. ئێستا گەمە سەری ئەمن کووە جەمپکردن ئەوە جەم مەسەبری ئەوە نەفەرە جاروێ ئەتوو حاڵەتە چی خۆنەویکردنت پێویستە زۆر بەسەریعی ئەو پەنجە هەر لۆی کرد ئەمنەوە هەم دانایە و هاش لێ ڕاهاتیمە ئەو پەنجە لۆی کرایە. ئێستا ها و خۆنەویکردن ئەمە ڤیدیۆشتەمان بڵاو کردبووە لەسەر ڕیکۆڵی، بەس بە ئەو شتەی هەر بەسەرئی دووبارەکەینەوە یعنی خۆنەویکردن لە بۆ کەمکردنەوەی ڕیکۆڵی زۆر ئیسیفادە هەیە، یعنی قەت بە هەستانەوە
باستانەوە قەت تەقەی مەکە دایم محاولە بکە خۆت نەویکە بە خۆ نەویکردنەوە تەقە بکە ئەگە نەفەرەکەش زۆر دوور بوو ئاگای لە تو نەبوو بە پاڵکەوتن تەقە بکە ڕیکۆڵت هە سەفر سفرە هە ناجوولێ هیچ ناجوولێ ئەوەش لە کاتی گرینەی دوو سمۆک و شتیوە مەقسەبێ ئەتوێ لە جێیەکی کەڤەری پێویستە خۆلارکەوە گرینەی دەکە سوار دەکەی بەو پەنجەی خۆلارکردنەوەی ئەو لام دەوێ بزانە ینی زۆر یارمەتی دەرە ئەگە بیکێ چار پەنجە ئەوەش سنسیتیڤیتی جایرۆسکۆپەکەی ئەو ADS سنسیتیڤیتیەکەیە هیچ دەستکاریەکەم نەکردیە بەس جایرۆسکۆپەکەم دەستکاری کردیە من جایرۆسکۆپەکە ئەوە 8 ئەکسم 150ە هەمووی زۆرن هەمووی سەر و 250 ئەوانەیە بەس 8 ئەکسم کردە 150 ئەویش لەبەرچە لەبە مینی بە خۆتان زان مینی زۆر بەکاردێنم بە 8 ئەکسیش یعنی مەفروزە تۆزێک سنسیتیڤیتیەکەی ینی کەمتر بی لە چا ئەوانی تر زۆر نەجوولێ ئەجە لە بۆی 8 ئەکسی کردیتمە ئی سنایپەری نەک لە بۆ مینی لە بۆ بەعام سنایپەری لە بۆ هەمووان بەکە لە بدێ سنسیتیڤیتیم کردە 150 دەتوانە ئەو کۆنتڕۆڵە تاقیکەنەوە لەوانەیە ئەو پەڕی 4 ڕۆژ 5 ڕۆژ پێ بچی هەتە دەست لەگەری ڕادێ بەس کە ڕاهاتی تەئکیدتان دەکەمەوە گەمەکردنتان 100% دەگۆڕێ تەئکید بە تەئکیدی بەس بەو شەرتەی یعنی سەبر بگرن ڕاستە ئیزعاجە سەرتا ینی هەتا لێڕادەی من خۆ ئەو کۆنتڕۆلی من نەبوو ئەو کۆنتڕۆڵە بەس ڕاهاتنە ینی هەموو شتێک ڕاهاتنە کە ڕاهاتی تەواو جەماعەت ئاخر نقطە چ بکەین هەتا گەمەمان باشتر بی یەکەم شت هێدسێتی بەکاربینە هێدسێت گەمەکردنت تەواو دەگۆڕی من هەتا هێدسێتم بەکار نەدەهینە گەمەکردنم نەوەئاگری دووەم شت کۆنتڕۆڵ ئەو کۆنتڕۆڵی ئێستا بەکاری دێنم ئەو 450 زۆر فەرقی هەیە لەگە 350 قەدیمم کە پێشتر بە 350 گەمەم دەکرد و بە کۆنتڕۆڵەکە فەرقی هەبوو و خەتی باش ئەتا بتانن خەتەکی باش پیاکەن و بە مۆبایلێک کە ستۆکتان نەوی ئەوە جەماعەت do not distribute می بەکاربینن لە کاتی گەمەی بیکەنە always لە سایلنسیش بیکەنە always no one allow calls from no one لە هیچ کەسەکەوە تەلەفۆنن لە بۆنێ ئەگە بێت و repeated callسیش بکاتەوە هەر لە بۆرنێ لە کاتی گەمەی ینی بەیزنەوە ئەچ نۆتیفیکیشن نێتە سەر شاشەی چونکە زۆر جارەیە دەرێوەڵە نامم لەو هات do not distribute me ئۆنکەن لە کاتی گەمەی خاستن ئەگە گەمەکی مهمە ڕوومەکە شتەکە جەماعەت بەو شێوە هاتینە کۆتایی ئەو ڤیدیۆیەش ئینشاءالله سوودی لێ دەبین و ڤیدیۆی تریشمان دەبی ئینشاءالله و هیوادارم لایکی ڤیدیۆکەش لەبیر نەکەن و یوتیوبەکەش سەبسکرایب بکەن هەتا ڤیدیۆیت کە بڵاوکەینەوە و هەتا ڤیدیۆشکە خواتان لەگەڵ